حکومەت ڕێژەی 105 باز لەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن وەردەگرێت. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆری کۆمپانیاکان داهاتێکی زۆریان دەستکەوتووە و سەرمایەکانیان بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە. ئابووری ناسێکیش لەو بارەیەوە ڕایدەگەێنێت ئەو یاسایەی کاری پێدەکرێت باش نییە و دەبێت یاسایەکی باش دەربچێندرێت بۆ ئەوەی ڕێژەی باد زیاد بکرێت و حکومەتیش لەو ڕێگەیەوە داهاتەکانی پێ زیاد بکات. ئەوەی کە لە هەرێم دەبینرێت جیاوازیەکی یەکجار زیاد هەیە لە بوونی باج و پابندبوونی کۆمپانیەکان بەدانی باج. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبوونی یاسایەکی گونجاو سەبارەت بە بێدانی باج و ڕێژەی باج بە هەر کۆمپانیەک جا بیانی بێت یاخود ناوەخۆیی بێت. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوە لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەت بەڕێ بەلایەتی گشتەکانی باجەکان پێویستە بە شێوازێکی زۆر گرنگ لە جاڕوانی ئەوەدا بن کە یاسایەکی زۆر گرنگ لە بەرلەمانەوە دەربچێت سەبارەت بە باج بۆ ئەوەی وەکو سەرچاوەیەک مامەڵەی لەگەڵ بکات، چونکە قەیرانی دارایی و گرنگترین ئەم جۆرە ڕێشوێنانەی کە حکوومەتی هەرێم هاویشتووی یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە سەرچاوەی داهات زیاد بکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لەبارەی زیادکردنی باز لەسەرەوە کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن دەڵێت دەبێت یاسای وەبەرێنان هەموار بکرێتەوە تاوەکو لەو ڕێگەیەوە ڕێژەی باز لەسەر کۆمپانیەکان زیاد بکرێت. بەنسبەت ئەو پارەیە کە بەکو بزاریبە لە کۆمپانیەکان وەردەگرێ ئەمە دوو کۆمپانیای ناوخۆ کۆمپانیەکانی بیانیمان هەیە. هەردوو ئەوانە بەپێی قانون کە دەبێت لە پارلەمان پەسەند بکرێتن دەبێت کەم و زیاد بکرێت. ئێمە لە ڕابردوو کە کۆمپانیەکانی بیانی کە زاریبەمان لێوەردەگرت ئێمە نەتەنە سوودێکی اقتصادیمان لێوەردەگرت، سوودێکی سیاسی کە چەندها بەرابەر فایدەکەی بۆ هەرێمی کوردستان زیاتر لە اقتصادەکەی بوو. ئەگەر بمانەوێت ئەو سعرە زیاتر بکەن کە زاریبەیەکی زیاتر لە بکەین چکە ئێستا بەپێی قانون ڕێژەیەک دیاری کراوە دەبێت ئەو ڕێژە لە پارلەمانی کوردستان موافقەت لەسەری بکرێتن یاخود یاسای وەبەرهێنان هەموار بکرێتن. باگوێرەی دوایین ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان 21,056 کۆمپانیای خۆماڵی تۆمار کراون لەگەڵ 3,130 کۆمپانیای بیانی. هاوکات لەو ڕێژەیەش 320 کۆمپانیا مایەپووز بوونە کە زۆربەیان کۆمپانیەکانی وڵاتی تورکیان. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.